تەنها ڕێگایەک هەیە لە NLP ئەویش ئەوەیە بۆچی ئێمە وەسواسە بین لەبەرەوەی کە زۆر بیر لە شتەکەکەینەوە. بۆ نمونە تۆ دەسەی لە مێزە یەکسەر لە دڵی خۆتا ژێر مایکرۆسکۆپێتە پێش چاو و میکرۆ بەسەر دەستۆیە تەحمل ناکێتی دەستەشوی. بەڵام یەکێ لە باشترین شتەکان ئەوەیە بڕیار بە بڵێ شەر بێت تا نەخۆش نەکەوم دەستم ناشۆ ماوەیەک دەستمەشۆ نەخۆشکەوی باشترە هەتا لەسەر و نەخۆشیێت دەرونیە بەردەوام بی. گوێ مێرە یعنی من جاری وها بووە خەری بۆ تووشی و حاڵەتە ببم ئەیترانی خەری بوو پێستی دەستم خراپە بوو زوو بیر مەکەوتەوە خا دەستم بیسەوا بڕۆم بیشۆ دوای وتم ئەم حاڵەتە دەرونیە خراپترە لە ئەوەی نەخۆشکەوی چش نەخۆشکەوی باشترە یەک دوو جار بڕیارمە نەچم دەست ئیتر یەکسەر باش بوومەوە تۆش یەک دوو جار بڕیار بێت زۆر گوێ مێرە نەخۆشکەوی باشترە لەوەی کە ئەوەندە حەساس بی بە پاک و خاوێنی و ئەوان. اینجا ڕاستیتان پێ بڵێن ئەوانەی زۆر پاک و خاوێنن ئەوانە تووشی نەخۆشی زۆر خراپە ئەوانەی پیس و پۆخڵن تووشین ڕۆژانە تووشی نەخۆشی زۆر ئاسایی ئابن. یعنی بۆ نمونە کابرا سکیە تێژ دوور لە ڕووتان ئەڕشێتەوە سکیە چێ بەڵام ئەوانەی زۆر پاک و خاوێن و دائیمە مادەی تاقیم بەکارێن و ئەمانە تووشی سەرەتانە. اینجا کامیان باشترە. ئێستا ئەوسا لە لادەکانە خەڵک زۆر نەخۆش سادەی ئەگەر سکیەش یەکرد یا تووشی سکچون و ڕشانەوە ئەبوو یان هەندێک نەخۆشی ڕوونایە نایبەرم تووشی کۆمەڵە نەخۆشی لەمانە بوو بەڵام چییە بە دووسێ حەبوو بە دووسێ ڕۆژ یەک دوو ڕۆژەکە و لەسەر جێگا و بەمانە باشە بوویەوە. بەس ئێستاوانە ئێستا ئەوەندە مەوادی کیمیاییمان بەکارهێناوە ئەوەندە گرنگی بە پاک و خاوێنی ڕێژەی سەرەتان لە حەد بەدەر بەرز بووەتەوە. یعنی یان ڕۆماتیزم یعنی کابرا ئەوەندە پاک و خاوێنە ئەوەندە ڕۆژە لە ڕۆژان شتێک ناچێتە جەستەی تا مەناعەی ئیشکە. سیاسیەکان چیەکەن ئەڵێ سیاسیەکان شەڕێنێنەوە بۆی میلەت لە دژی خۆیان کێشە دروست نەکە هەمیشە ئەیان ترسێنن لە ئێستا ئێران هەمیشە ئەڵێن مارک بەر ئەمریکا و ئیسرائیل و ئەمریکاوە و بۆچی بۆی میلەتەکەی لە خۆی هەڵنەسێت هەمیشە هەست کات مەترسیەک هەیە لە دەرەوە. جا جیسمیش ڕێک وایە ئەگەر جار جارە جەستەی تۆ بەهۆی توشمان و بوون سەرما گەرما خواردنێک کە زۆر پاک نەبووە واژ ناکە نەخۆشێکی زۆر پیسی پێوە بێ مەناعەت چالاکە بێتەوە.